مامۆستانی ناڕازی بڕیاریاندا سەرجەم چالاکیەکانیان ڕابگرن. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا ئەندامانی ئەنجومەنی مامۆستایان ڕایانگەیاند بە شێوازی نوێ بەردەوام دەبن لە فشارەکانیان لەسەر حکوومەت و لە نەپەیوەندیدارەکان. بە پێی زانیاریەکانی پێیان لە ئێستادا دەرگای تەواوی خوێندنگە و باخچەکانی ساوایان لە هەردوو قەزای پشدەر و ڕانیا کراونەتەوە. بەڕێزان هاونیشتیمانیان، وەک لای هەمووان ئاشکرا ماوەی 3 مانگ زیاترە کە ناڕازایەتیەکان لەلایەن مامۆستایان و فەرمانبەرانەوە بەردەوامی هەیە دژ بە نادادی و بۆ گێڕانەوەی مافە سەرەتایەکانیان. ئێمەش وەک مامۆستایانی ناڕازی و بەشێک لە فەرمانبەرانی دەڤەری ڕاپەڕین پشکی شێرمان بەردەکەوێت لە چالاکیەکان و هەر لەو سۆنگەیەوە ئێمەی مامۆستایان بۆ ماوەی هەفتەیەک بە چالاکی مانگرتن درێژەماندا بە هەڵوێستەکانمان و بەردەوام بووین تا ئەمڕۆ. بۆیە لە ئەمڕۆ ڕای دەگەێنین کە کۆتایی بە چالاکی مانگرتنەکە دێنین و بۆ درێژەدان بە هەڵوێستەکانیشمان بیر لە میکانیزمێکی تر دەکەینەوە لە داهاتوودا. ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی 14/1/2017 ڕاپەڕی.